بەناوی خوای گەورە و میرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی ماچی پێیان بە خزمەتیەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئازیزان ئەمڕۆ باسی سوود و گەورەی گرنگجی سڵاوە لێدان دەکەین لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەر بێ دەفەرموێت هەر کەسێک سڵاواتێکم لەسەر لێ بدا خوای گەورە 10 سڵاواتی لەسەر لێ دەدا و 10 گوناحی ڕێژ دەکاتەوە و 10 پلەشبەرزی دەکاتەوە. ئەمڕۆ لەسەر گرنگجی سڵاوە لێدان مسلمانان و هاوڵاتیان دەدوێنم بابزانم چۆن باسی سڵاوە لێدان دەکەن. ئێوە بینەری بەرنامەکە بن و لەگەڵمانە بن بزانین خەڵک چی ئەڵێ. تەمەنا لە خوا دەکەم خوای میهرەبان بە ئومەتی ئەو پێغەمبەرم قبوڵ بکە. بەڕاستی برێم پێغەمبەر لەوانەیە هەر زۆر لێمان بەگرەی بێ زۆر زۆرش لێمان تووڕە بێ. يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد، اللهم صل على حبيبنا محمد، اللهم صل على شفيعنا محمد. هیچمان بەڕێ باسەکەیوی نینە لاماندای هەمومان لاماندایە بەڕاستی. باشە ئێستا پێغەمبەری خوات بدیت بە صلی الله علیه وسلم چت پێدەگۆ چ شتێک زۆر لەکرێت و مهم بوو گرنگ بوو کە بەوی برێ پێی ڕابگەینی یان داوای چی لێ دەکرد؟ بابزانم ڕۆژانە تۆکو مسلمانێک چەندێک سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێ دەدەیت چەندێک یادی و پێغەمبەرێ دەکەیەوە. خوای گەورە ئیشەڵا ئەو تەوەرەتان پڕ نور و بەرەکەت بکا بۆ ئەوەی لە دوای شتێک دەگەڕێن کە نورێکە خوای گەورە ناردویتێ بۆ زەوی ئەویش سەڵاواتە لەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. خوای گەورە لە قورئان دەفەرمێت أعوذ بالله من الشیطان الرجیم قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم. دەفەرمێ ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئێوە ئەتۆ بەو خەڵکە بڵێ کە بەدواتن یان خۆت شوێنکەوتووی سونەتی تۆنە پێیان بڵێن ئەگەر ڕاست دەکەن خوددایان خۆش دەوێت با شوێنکەوتووی من کەون یعنی شوێنکەوتووی پێغەمبەر کەون عەلەیهی سەڵات وەسەلام. کە تۆ شوێنکەوتووی پێغەمبەر کەوتی عەلەیهی سەڵات وەسەلام ئینجا خوای گەورە تۆی خۆش دەوێ پاشانش لە گوناهەکانت خۆش دەبێ. بۆیە سەڵاواتێک نورێکە لە نوری خودای گەورە کە دەینێرێ بۆ ئەو دڵانەی کە زوندونە بەرامبەر خۆشەویستی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە نەمردوونە لە ئاستی سونەتەکانی نەمردوونە لە ئاستی ئەو پێغەمبەرە نازدارە کە خوای گەورە دەفەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. باشە خۆت وەکو تاکێکی مسلمان ڕۆژانە چەندێک سڵاوات لێ دەدەیت چەندێک یادی ئەو پێغەمبەرە دەکەیەوە؟ وەڵام حەزم لێ بابزان ئەم تەزبیحمەیە الحەمدولله بەڵام ئەوەی خوای گەورە بەنسبی کردبیتم ڕۆژانە بەبێ سەڵەوات سبێنان و ئێواران و نیوەڕۆیان و بەڵکو هەر کاتێک حەزم لێ بێتن لەسەر سەڵەوات بێ لە ویردەکانی خۆم سەڵەوات دەنێرم بۆ ڕوحی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چونکی سەڵەوات دەبێتە مایەی لابردنی خەم بۆ مرۆڤەکان دەبێتە مایەی ڕزق بۆ مرۆڤەکان دەبێتە مایەی خۆشی بۆ مرۆڤەکان دەبێتە زیندووبوونی دڵەکان بۆ مرۆڤەکان کە سەڵاوات لە دیدارە پێغەمبەرێدا سڵاوات لێدان خەم و پەژارەمان لێ دوور دەخاتەوە. ئەی بەیەقینیەوە ئەی سەحابەیە کاتێکم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی یا ڕەسوڵم لە دوعایەکانم بەشێکم دابین کردەوە بۆ سەڵاوات لەسەر تۆ عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی بیکەنیوە پاشان لێی پرسیەوە فەرمی بیکە 3 بەش پاشان گوتی هەموو ژیانت بکە سەڵاوات لەسەر ڕوحی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەبەر ئەوەی ڕووناچێکە بۆ قەبرت بێوەی لە ڕووناچێ بۆ دڵت و بۆ خەمی لابردنی ژیانی دنیات بەڵام ڕووناچێ بۆ قەبرت بۆ گۆڕت ئەو گۆڕەی کە ئینسان هیچ کەسی قوتاربوونی نییە لێی ئەم گۆڕەی کە خوای گەورە هەرچی لەزەتی دنیا هەیە بداتێ ناگاتە ئەو کاتەی کە هەڵدەسیوە لە قەبرنی چۆن بە ئەلحەدی قەبرت دەکەوێتەوە ئینجا لەوێ لێت دەپرسن پاشوەی مەن ڕەبوکە لێت دەپرسن وەما نەبیوکە ئەگەر بێت و ئەتۆ سەڵەوات ڕۆژانە و شەوانە بۆ ڕوحی ئەم ذاتە پیرۆزە نەنێری بە ذات و سیفەتی ئەڵڵانە پێغەمبەر دەناسی عەلەیهی سەڵات وەسەلام نەدەشتوانی بڵێ محەممەد و نەبی بۆیە دەبێت زمانمان تەڕکەین دڵمان ئاودێرکەین
بەو سەڵەواتێک کە خوای گەورە دەفەرمێ إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. ئەگەر بپرسم سیارێکی زۆر تایبەت لەو کات و ساتەی ئێستادا پێغەمبەری خوات بدیت باە صلی الله عليه وسلم چیت پێ دەبوو؟ چ شکوایەکی دڵت لەلای ئەو دەکرد؟ چ شتە گرنگ بوو بەوی برەی؟ بەخوای دەزانیت چۆنە براکەم دیتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەموو کەسێک ناتوانێت خۆی لە بەر ڕابگرێت بۆیە من وەکو خۆم بە گچکەترین شتدا زانم کە بتوانم بەرامبەر ڕابوەستم و ناتوانم چاوم هەڵێنم لە بەرامبەری بەڵام تەمەنا لە خوا دەکەم خوای میهرەبان بە ئومەتی ئەو پێغەمبەرم قبوڵ بکات تەمەنا لە خوا دەکەم خوای میهرەبان بە ئومەتی ئەو پێغەمبەرم قبوڵ بکات و تەمەنا دەکەم لە خوای گەورە لە ژێر ئاڵای لا إله إلا الله محمد رسول الله حەشرم بکە و شوێن کەوتی ئەو پێغەمبەرە بم لەم دنیاە لە قیامەتم لە قەبرم هەتا ئەو کاتی بەدەستی مبارەکی ئاوەکە دەخۆمە لە کەوسەر و ئینجا دەسمە بەهەشت و بەلیقای ئەو بەلیقای ڕەب العالەمین شاد دەبم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو خوای پەروەردیگار وەسفی دەکە لە قورئانی پیرۆز دەفەرمێ وما ئەرسەلناکە إلا رەحمەة للعالمین واتە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بۆ هیچ مەبەستێکی کە دروست نەکراوە غەیری ڕەحمەت و شەفەقەت و بەزەیی بۆ هەموو جیهان بۆیە بە من وەسف ناکرێت وەکو بەندەیەکی موسڵمان خودای پەروەردیگار وەسفی کردووە لە قورئانی پیرۆز سەراپای ژیانی ئەو پێغەمبەرە صلى الله عليه وسلم ڕەحمەت و بەرەکەت بووە هەر لە سەرەتای نازل بوونیەوە یعنی سەرەتای بڵین لەدایک بوونیەوە هەتا وەفاتەکەشی لا یەزالیش هەتا ئێستاش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو نەهج و بەرنامە و پرۆگرامەی کە بەجێ هێشتووە سونەتە پیرۆزەکانی ڕێ و ڕێبازە پیرۆزەکەی هەر هەمووی ڕەحمەتە هەر کەسێکی دەستی پێوە بگرێ لە هەردوو جیهاندا بەختەوەر دەبێ بەڵام هەر کەسی کە دەستی پێوە نەگرێ و لی جیابێتەوە ئەوە خەسارەتمەند و زەرەرمەندە. وەکو تاکێک با بزانم ڕۆژانە چەندێک سڵاوات لێ دەدەی لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەندێک یادی و پێغەمبەرە دەکەیەوە؟ بەڵێ وڵای ئێمە وەکو موسڵمان دەبێ هەموو دەم لە یادمان بێ بەڵام من وەکو خۆم زۆر کەم تەرخەمم لە یادی ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام چونکە تا ئێستاش نەمتوانیوە بە تەواوی شوێن پێی ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام هەر بگرم ئەگەرنا تووشی غەم نەدەبووم تووشی ئازار نەدەبم تووشی دەردەسەری ڕۆژان نەدەبم تووشی هیچ کێشە و تەنگ و چەڵەمەیەکی ڕۆژانەی ژیان نەدەبووین ئەگەر بە تەواوی هەر تاچێک لە ئێمە دەست بگرێ بە ڕێگە و ڕێبازی ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵام کاتێک وەکو سەڵەواتیش طبعاً هەر کاتێک کە بەبیرمان بێتەوە پێویستە سەڵەواتی لێ بدەین پێویستە کە ناوی ئەو پێغەمبەرە هات عەلەیهی سەڵات وسەلام بەڕاستی دەبێت سەڵەواتی لە دیدار بدەین ئەو سەڵەواتەش ئێمە لێ نادەین ئێمە داوا دەکەین کە خودای پەروەردیگار سەڵەواتی لەسەر لێ بدە وەکو خوای پەروەردیگار دەفەرمێ إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما وهتا خدا و مەلائیکەتەکان خۆیان سەڵەوات بدەن لەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئینجا دەڵێ ئەی ئیمانداران ئێوەش سەڵەواتی لە دیدار لێ بدەن ئێمەش دەڵێن چی اللهم صل على سيدنا محمد واتە ئەی خودایە تۆ سەڵەوات بدە لە دیداری ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. باشە کەسێک کە گوێبی سینای پێغەمبەر دەبێت صلی الله عليه وسلم ئەگە سڵاوات لێ نەدات گوناهبار دەبێت؟ بە گوێرەی فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە فەرمودەکە دوور و درێژە بەڵام جارێکیان بەسەر مینبەر دەکەوێ یەکێک لە هەنگاوەکانی مدەڕەزەکان و تەقاندرمەکانی ئەو مینبەرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئامین دەکات جا سێ ئامین دەکەی چێکیان لەوانە باشە مسلمانان لی دەپرسن سەحابەکان یا ڕەسوڵ الله ئەو ئامینانە چ بوون یەکێکیان لەوانە دەفەرمێ جوبریل عەلەیهی سەلام وتی فەرمووی هەر کەسێک ناوی تۆی لە دیدار هات لە خزمەتی هات تۆش
ئەگەر ئەو کەسە سەڵاواتی لێ نەدا بێبەش بێ لە ڕەحمەتی خوای پەروەردگار کەواتە هەر کاتێک ناوی پێغەمبەر هات عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر بە ئەنقەست سەڵاوات لێ نەدەین ئێمە وەکو موسڵمان ئەوە بێبەش دەبین لە ڕەحمەتی خوای گەورە بۆیە دەڵێن اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. دەمەوێت لێت بپرسم داوایەک لێ بکەم ئەویش ئەوەیە دەمانەوێت سوودێکمان پێشکەش بکەیت وەکو مسلمانێک سوودێک لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر پێشکەش بە ئێمە و بە بینەرانی بکەیت ئینشاءالله لای کاتەکەی هەند کتوپڕ بوو لەوانەیە شتێکم هەل لەبەر نەبێ بەڵام ئەی محەممەد ئای پێغەمبەر تۆی پێشەوە و ڕێنیشاندار شوێن کەوتێنێت زۆر پیرۆزە مایەی گەشتکاری ئاڵۆزە هەر لەو کاتەی کاتۆ هاتی لا ناوێت بێت یاسای کاتی چەک باداز بووی بۆ سەرباستی ئاشتی خواز بووی لا ڕێی ڕاستی تۆ سەلماندت خوا تەنیایە ئیسلامت هێنایە کایە ملت کاچ کرد بە زۆرداران شادیت هێنا بۆ هەژاران ئەی محەممەد ئای پێغەمبەر تۆی پێشەوە و ڕێنیشاندار شوێن کەوتێنێت زۆر پیرۆزە مایەی گەشتکاری ئاڵۆزە تەوەری ئەو ڕۆمان لەسەر سڵاوە لێدانە لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بابزانم حەزت لێ ئەو پێغەمبەرە نازارە ببینی صلی الله عليه وسلم پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم خوای گەورە و مەلایکەتان ڕێزیان لێگرتەوە سڵاواتی لەسەر دەیادەن ئێمە چۆن حەزمان لێ نییە وە بیبینین و چۆن ئەتوانین سڵاوات لەسەر لێ نەدەین باشە مادەم حەز دەکەی بیبینی بابزانم ڕۆژانە چەندێک سڵاواتی لەسەر لێ دەدەی چەندێک یادی دەکەیەوە بەخوای ئەمە عیبادەتی کۆناکەینەوە بەس لە سڵاواتی یعنی ئەو سونەتانی کە ئەو تەنفیزی کردوون ئەمەش هەوڵ دەدەین تەنفیزیکەین بەزە سڵاوات لێدان بێ یاخۆ هەر شتێککە هەبێ ئەو سونەتانە چییە کە ئەتوو پەیڕەوی دەکەی جێبەجێ دەکەی لە ژیانی خۆتە حەز دەکەی خەڵکی دیکەش ئەوەی بازمە بەڵێ سونەتەکان هەرکەس لە خۆی ئازادە سونەتەش تەنفیزەکە بەڵام هەندێک سونەتی لە بیرکراو هەیە بەڕاستی یان فەرامۆشکراو هەیە زۆر خەرک بە سادە تەماشای دەکات مەسەڵەن ئێستا لۆ نمونەی دوورکات دەڵێ دوورکات پێشی نوێژی سپەینێ بەقەدەر هەر هەموو دنیا ئەوەی لە ناویشیدا هەیە کەسی خەرکانەکەن بینی ڕێزی مزگەوتێ لە 3000 نەفەری محەلەی 3000 نەفەری 4000 نەفەری 6 کەس دێتە جەماعەتی 10 کەس دێتە جەماعەتی یعنی بەڕاستی خەرێک ئەوجار لە ڕێی مامۆستانەوەیە کەمتر خەمن یان مامۆستایان دەبینی لەسەر ژیانیان لەسەر مزگەفتەیە بەڵام کەچین بە خۆیان لە ناو مزگەفتێ نایەنە جەماعەتی زۆر ئەوەش دەبینی یعنی ئەوانە زۆر جار ڕوودەدا یعنی بەڕاستی ئەوەی تاقیمان کردی دەیان مزگەفت پیرەمێر دەچووە پێش دەخن لەبەرەوەی مەلا لە خەو هەرنەستاوە یعنی چەندین جار ئەو شتانە ڕوویدایە باشە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم پێغەمبەر محەممەد کەسێکی کوو بووە هەسوکەوتی چۆن بووە ئەوەندەی ناسی بێتت بەخوا ئەمە نایناسین ناتوانین وەسفیکەین ئەوەندەی کە لە فەرمودەکانەوە زانیوتە کەسێکی چۆن بووە هەسوکەوتی چۆن بووە لەگەڵ دەوروبەریە ئەمە ناتوانین وەسفی بکەین بەس هەر هەندە دەزانین پرۆفیسۆرە ئەزنەبیەکان بەڕاستی ئەوان وەسفی دەکەن ئەوان لەمە چاتر دەیناسن ئەوان احترام دان بەو سونەتانەدا ئەنێن کە ئەوڕۆ لۆیان ڕۆن بوویتەوە بە زەبری فەحس و بە زەبری لێکۆڵینەوە لە هەزاران شتی ئەوان دانیان پێداناوە بەڵام ئەمە وەکو پێویست بەڕاستی نە ئیسلامیشمان وەرگرتووە نە سونەتیش زیندەکەینەوە باش ئەگەر ئێستا لەو کات و ساتەی پێغەمبەری خوات بدیت بە صلی الله عليه وسلم چ شتێک زۆر گرنگ بوو لە لای تو پێت وایە زۆر مهمە کە بەوی بڵێ چیت پێدەگوت چ شتەکە بوو کە بڵێ حەزم دەکرد ڕۆژێک پێی برێم
والله ئەمە هەرەندەی دەڵێن پێغەمبەر لە ئاخر قۆناغ و لە ئاخر کۆتایی ژیانی داوای کردیە ڕۆحچێشان لۆ خۆی گرانبی بەڵام لە ئومەتەکەی سووکبی یعنی بەڕاستی ئەمە زۆر بێوەفاین بەرامبەر بەوی ئەمە هەرچی تەکلیفی لێ بکەین لە قەدەرە خۆن نییە هەر تەکلیفێکی لێ بکەین دەنا ئەمە زۆر تەکلیفمان هەیە زۆر حەزەکەین بەڕاستی بیبینین لە هەموو کات بزانم دەمەوێت بزانم ئەو داوای تو چییە کە تایبەتە دەتەوێت بە پێغەمبەری برەی صلی الله عليه وسلم پێم بڵێ بزانم چ شتێک زۆر گرنگە لەکنت کە بەوی برەی واللهی زۆر بەلامەوە گرنگە هاوکاریمان بکە خی گەورە هیدایەتمان بدات بەڕاستی ئەمە لە قەدەر پێویست نین چەندێک لەسەر پرۆگرامەکەی ئەو دەڕۆین چەندێک دەستمان بە سونەتەکانی ئەوە گرتووە بەو خۆزا من ناتوانم تەحنەی لێ بدەم دەنا ئەمەن گلەین بە تایبەتی لە فکرە ئیسلامیەکان و لە سەلەفیەکان و لەو بابەتانەی کە دیعای دینەکەن واللهی ئێگزار ئەو هەنی کە ڕیکلامیان لە خۆ بەردایتەوە یعنی تەماشا دەکەی چوار کەسی فکرەی ئیسلامی لە ناو مزگەفتێدا نییە کەچی ڕیشەکی بەردایتەوە شەرواریشی کورد کردیە و بەڵام وەکو پێویست نییەوە یعنی وەکو ئەو شەروارەی نییە کە کورتی کردیە شەروارکردنی بەلاوە ئاسانە ڕدەنەکردنی بەلاوە ئاسانە بەڵام نوێژی سبەینانی بەلاوە گرانە ڕۆژێکی سونەتی بەلاوە گرانە بەڕاستی برین پێغەمبەر لەوانەیە هەر زۆر لێمان بەگلەی بێ زۆرش لێمان تووڕە بێ دەپرسم چەندێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلمت خۆش دەوێتن و ڕۆژانە چەندێک یادی دەکەیەوە چەندێک سڵاواتی بۆ دەنێری طبعا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم خۆشەویستی پێغەمبەری ئەوە بەدەوی من باز ناکرێ بەس زیاد لە عەت هەندی هەموو کەسێکمان خۆش دەوێت لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژەکی بە ئیمامی عومەری گۆ فەرمووی ئەمنت چەند خۆش دەوێ فەرمی یا ڕەسوڵ الله ئەمن ئەتوم هەن خۆش دەوێ لە هەموو کەسم خۆشتر دەوێت تەنها لە خۆم نەبی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی هێشتان ئیمانت پڕ نییە ئەوە نییە فەرمووی یا ڕەسوڵ الله ئێستا ئەمن ئەتوم لە خۆشم خۆشتر دەوێت ئەمە دەبی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە خۆشمان خۆشتر دەوێت بەڕاستی ساڵی 2022 ئێستاکە ئازاترین کەس ئەو کەسەیە بتوانی لەو ساڵی کە تێدا زۆرترین سەڵاواتی لەسەر پێغەمبەری صلی الله علیه وسلم لێدا لەبەرەوەی دەفەرمێ هەر کەسێک پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ خاستن ڕۆژی جمعان دەفەرمێ ئەوەی 100 سەڵاواتی لەسەر من لێدا ناوی تۆمار دەکرێت لەکنە من لەو بەهەشتێ ئەوە هەر ئەو تەسبیعە لۆ لەدەستا بە قورئان ئەو تەسبیعە ئیمامی شافعی دەفەرمێ پێم خۆشە ڕاستی بە دەرکەوی ئەگەر بە زمانی منیش نەبی و نەبی برێم لۆ سەڵاواتم لەدەستا بە سەڵاواتیش لێ دەدەم ئەرێ وەڵا لا ئیلاهە ئیلا الله دەکەم و بە پێی پێویست ئەوە نییە برێم پیاوەکی ئەوەندا متەدەینی خوایمە و دایم زکری خوای دەکەم و بەس ئەلحەمدوللیلا نێژی دەکەم و باوڕم بە دوا ڕۆژەیە و سەڵاواتیش لێ دەدەم و جاری وایە لە دەستیشم هەر ئەوها لۆ خۆشیش ئەوەش هەیە بەس سەڵاواتدان لەسەر پێغەمبەری صلی الله علیه وسلم چکە عولەمایەکان باسی سەڵاواتی دەکەن 100 سەڵاوات بە 5 دقەی لێ دەدرێ 100 سەڵاوات یعنی 20 سەڵاوات بە 1 دقەی لێ دەدرێ یعنی ئەگەر ئەتوو بتوانی لە 5 دقەی 100 سەڵاواتی لێدەی ئەوە زۆر هەرزانە ناوت لەکن پێغەمبەری صلی الله علیه وسلم دەنووسرێت لۆ بەهەشتێ کە بەهەشتە باز ناکرێت پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم بەهەشتە تا ڕۆژی قیامەتێ بە مێشتی بە شەریدانایە و چاو نەیدیتێ عەقر نەیبیستە هەرزانە بە 5 دقەی ڕۆژانە بتوانی 100 سەڵاواتی لەسەر پێغەمبەری لێدەی باش ئەگە ئێستا پێغەمبەری خوات بدیت بە صلی الله عليه وسلم چت پێدەگۆ چ شتێک زۆر لەکنەت و مهم بوو گرنگ بوو کە بەوی برەی پێی ڕابگەینی یان داوای چیت لێ دەکرد ئەمبورە خوای گەورە هەمومان شاد بکە بە دیداری خۆی و بە پێغەمبەرەکەی بەس دەمێ بزانم ئەو شتە چیە کە لە ناخی تودا هەیە ئەوە جەنابتی کاریگەر کردووە یان با بڵێم چ شتێک هەیە کە زۆر مهم و گرینگە پێی برێ پێی ڕابگەینی ئەوها کاریگەر بوو بەلاتەوە طبعا ئوستاز پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو دینە هیچ عزبەک نییە هیچ کەس بە تۆ بزی ناتێنی و هیچ شەهادەشی ناوێ یعنی کە کەسانێک ئێستا لە خۆ دوی شەوێ یەک شەوێ دی ئەگەر
بە دیتنی ژنەبی لە سەرمەرجی بوو فەرمووی دوو شتم لە پاشە خۆم بەجێهێشتیا دەستی پێوە بگرن گومڕان نابن و ڕێتان لێ غەرەت نابی قورئان و سونەتەکانم فەرمووی ئەمە ئەگەر هەر هیچمان پێ نەکرێت دەست بە سونەتەکان وە بگرین دەست بە قورئانی پیرۆز وەگرین ڕێمان لێ غەرەت نابی بەس خۆشەویستی پێغەمبەری بەخوای ئەوە لە دەستی منیش بووە چاپێکەوتم لەگە خەرچی کردیە هەتا ڕۆژی قیامەتێ بە کەسەکی ناگەی وەسفی پێغەمبەری بکە بە صلی الله علیه وسلم لە خۆشەویستی وەسفی ئەو زەلامە ئەو بەشەریەی قەت ناکرێ هەندی برێم هەندی چ یعنی برێم هەندی هەموو دنیای هێشتا کمە برێم هەندی نات بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دوای ئەو ناوڕە دەگەڕێنە وڵاتان. لە دوای ناوڕەکە جارێکی دیکە سڵاوتان لێبێت خۆشەویستان من لەسەر سڵاوات لێدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاوڵاتیان دەدوێنم بزانم چۆن باسی گرنگی سڵاوات لێدان دەکەن لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بینەرمان بن. خوا پێغەمبەرم خۆش دەوێت کەس کەم خۆش ناوێت ئەم لە پاشی دیتنی ئەوی لە پاشی ئەو نەخۆشی و حەمەلیات و ئەوانە بەڕاستی لە ئەو لایەنم هەربژات کە مەسەلەن زۆر تەسبیحاتی بکەم قورئانی بخوێنم نوێژان زۆر بکەم زۆر ذکری خوای بکەم مەسەلەن زۆر سەلاوەتی خۆشەویستی لێ دەم صلی الله علیه وسلم بەمار و مندار و مار و سامانەوە ڕۆم بە قوربان بیا رسول الله. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. چەند پێغەمبەری خوات خۆش دەوێت؟ پێغەمبەرەکان هەموو خۆش دەوێت چێ شەفاعەتمان لۆ بکە ڕۆژانە چەندێک سڵاواتی لەسەر لێ دەدەین؟ وڵاهی لە ئیشێمە برێم نازم بەڵێ زۆر سەلاوەتی دەم برێم سەلاوەتی لێ دەم کورا قسان دەکەم کورا سەلاوەت لێ دەم سەلاوەت پێغەمبەری دا کورا ڕۆژانە سڵاواتی لەسەر لێ دەدەین. ئەرێ وەڵە بەخوای ئینشاءالله نوێژە دەکەین ئینشاءالله ئەمە گەشتکەین ئینشاءالله ئەرێ وەڵە بەرێ چەندە گرینگە لەسەر ڕێوی بڕۆین لەسەر ڕێبازیوی وڵاهی یەکەم خوا دووەم پێغەمبەر نییە خۆمە خۆشی چێتە ئەسی مرێ ئەوم فرانم خۆش دەی فراگە خۆت دێت عەشلەگەوی دەکەی وەنیا خوا پێغەمبەرم خۆش دەوێت کەس کەم خۆش ناوێت خوا پێغەمبەرم بەرێ باشە سڵاواتە چی لەسەر لێ بدەین؟ صلوات پێغەمبەری دا اللهم صل على سيدنا محمد نوری پاک محمد صلوات 100,000 صلوات ئەگەر ئێستا بیبینی چی پێ دەرێ ئەگە بیبینی جارێک بیبینی چی پێ دەرێت چ شتێک مهمە پێی برێ؟ شەفاعەتمان لۆ بکرد وە تەمەندی بە شەعبات دەرێ بم بە باشتێ ئەی تەمەندت کو ئەدی کو وەنیا ئەی گوناحمان زۆر نییە گوناحمان زۆرە ئەدی زەمیوی بکەین زەمی دەکە گوناحمان زۆرە وەنیا ئەگە پێغەمبەر شەفاعەتمان لۆ بکە ئەگەنا چێ بەهەناوەمان دێ وەنیا با بزانم تۆکو گەنجێک چەندێک سڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە لێ دەدەین. وەڵی وەک خۆم ڕۆژانە سڵاوەتی لەسەر لێدەم صلی الله علیه وسلم و شەوانیش کە هەتا دەنوم نەک برێم بە یادیوی زۆر حەزم لێ مەسەلەن بەڕاستی یعنی هەموو ڕێزکەچی پێغەمبەری بگرین چونکە ئەگەر دەستگرتن بە سونەتەکان و بە ڕێباسەکەی باوەڕ ناکەم لە ژیاندا هیچ یعنی ئەوە نابی لە ژیان یان تووشی کێشە نابی تووشی هیچ بار و دۆرە ینی بار و دۆخەچی ئەموار نابی کە دڵت تون بیتن لە ژیاندا بەڕاستی یعنی ڕێگای ئیسلام چکە دوو ڕێگا هەیە ینی ڕێگایەکەی کە غێر ئیسلام ڕێگایەکەی ئیسلام کە ئەگەر گرتت ڕێگای ڕاست دەگرت لۆ خۆت چونکە ئێستا لەو سەردەمە ئێمە ئێستا کە تێدا دەژین هیچ کەسێک ئەمەی بەو شێوەی ناوێت کە قبولمانە بەڕاستی هەموو بەو شێوەی ئەو کەسەمان دەوێت کە قبولمانە کە خۆمان دەمانەوێت کەواتە هیچ کەسێک بەو شێوەی ئەتوی ناوێتن کەواتە بۆ خۆمان بژین بۆ ڕێبازەکەی خوا و پێغەمبەر و سنەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی تا ئێستا یعنی هەتا ئێستا گەیشتمە ئەو تەمەنەی یعنی هیچ مشکلەکەم نەدید لە ناو مزگەفتێ هەر مشکلەی دەبینی غێر سنەتی پێغەمبەری بڕۆ لە ناو مزگەفتەکان بڕۆ لە شوێنی ئاینەکان بزانە تا ئێستا گەنجێک بەشەر هاتیە بگرە ئوسلوب و دام و دەریتی یعنی ئیسلام هەموو بێدەنجیە هەموو جێگرتنە هەموو نسحەتە بەس لە شوێنەکانیت کە ئێستا ئەوە 2022
بزانە هەموو مشکیلە زەلام کوشتن هەموو لەسەر دێ هیچمان بە ڕێبازەکەیوی نینە لاماندای هەمومان لاماندایە بەڕاستی بەس کە دەچین دادەنیشتین دەرێن نەخێر لامان نەدا بەس لە هەمان کاتدا نالاماندایە بەس ئەگەر لا نەدەین ئەگەر لا نەدەین و ڕاست بڕۆین باوەڕ بکە هەتا دەژمیری بە سەرفرازیەوەدا یعنی دەمری یعنی مردنێکی بە ئاوات دەمری کە بچیەوە لیقای خوای گەورە پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم. باشە ئەو ڕێگا و ڕێبازە ئەوەندە قورس و زەحمەتەوە خۆ دەڵێ ئێمە وازمان لێ هێناویان کەم تەرخەمین لەوەی کە سونەتەکان جێبەجێ بکەین. باشە هۆکاری چییە وەکو گەنجێک پێم بڵێ هۆکار چییە زۆر دەست بە سونەتەکانەوە ناگرین؟ قەنەعەت ئێستا من لەوەتی خۆم بەبیر دێم چەند جارە هاتیمەوە سەر یعنی بەڕاستی هیچم نەمایە هاتیمەوە بەزەگە قەنەعەتت هەبوو هەموو شتێکت دەبی قەنەعەتیش چییە دڵ و دەرونی خۆتە نەک برێم وەڵڵای ئەمە سەتانزە ئەگەر لەگە خۆت لەگە نەفسی خۆت ڕاست بووی لەگەر هەم کەسێکی ڕاست دەبی لەگە خوش ڕاست دەبی بەزەگە لەگە خۆت ڕاست نەبی خوش لەگە ڕاست نابیتن هیچ کەسێک لەگە ڕاست دووە بەڕۆژ یعنی بەڕۆژ دەچین ئیشی دەکەین کار و کاسبی دەکەین بەس لە هەمان کاتدا درو دەروونمان پاک نییە بەس ئەگە بمانەوێ ڕاست بین سنەتەکان جێبەجێ بکەین ئەو شتانێک زۆر ئاسانە یعنی زۆر ئاسانە دینی ئیسلام وا قرسمان کردیە بە خۆمە لە خۆمان قرسمان کردیە یعنی لەسەر لە تەبەقەی خۆمان تەمەشا دەکەین ئەگەر لە ڕێگا بڕۆین ئێستا من تەمەشای تەبەقەی تو نەکەم تەمەشای تەبەقەی نزمتر بکەم هەتا ئێستا تووشی کێشە نابی قەت نەتووشی کێشە دەبی نەتووشی مەشا تووش هیچ شتێکی نابی. پێم بڵێ وەکو گەنجێک کۆتا پرسیارم ئەوەیە لە جەنابەت ئەگەر پێغەمبەری خوا ببینی صلی الله علیه وسلم چی پێ دەڵێ؟ واللهی چی پێ برێم یعنی ڕوحم بە قوربانی بەڕاستی یعنی شۆک دەبم یعنی حەزم کە ئەگە بیبینم لەوانەیە بمرم بەڕاستی یعنی بەڕاستی بەس ئەگەر یعنی زوندوو بیتەوە قسەکەت پێ دەگۆ کە زۆر مهمبی لەکنێت زۆر گرنگبی برێ خۆزگە لە ژیان جارێک پێغەمبەری خوان بدیت بە صلی الله علیه وسلم ئەو قسەم پێگوت بایە ڕازگۆیی ئەو کاتە بگەڕێتەوە سەر ئەو ژیانی سەدەی ئێستا. سلام علیکم باشن ئەحوالتان چاکن سلامەتی خوا سلامەتان بکە سلامەتی پێم برێ بزانم ڕۆژانە چەند سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێت دەی صلی الله علیه وسلم چەندێک یادیوی دەکەیەوە؟ واللهی ڕاستی ناوێ ئەمە شەوێ 3000 هەڵدەستمەوە لۆ چه هەردەستی؟ لە بۆ زیکری خوای یەکەچان وەختی عیشایە یەکەچیان سەعات پاشی یەکیە پاش یەک دوو ئەوە پێی دەڵێن وەناس و نیام یعنی خەڵک نووسە لەگە نوێژ سبەینێت بەس عەدەدەکە نازانم. هەتا ئێستا پێغەمبەری خوات لە خەو دابینیوە خەت خەونت بەوی دیتە؟ ناوەڵا نەمدیتە حەزیش لێ بیبینی؟ زۆر حەز دەکەم. باش ئەگەر پێغەمبەری خوات دیت صلی الله علیه وسلم چی پێ دەرەی؟ واللهی چی پێ بڵێم دەڵێم بەس ئەوەندە خوا لێمان ڕازی بی لە دنیای پیاو بەس خوا لێ ڕازی بی هەموو مالی دنیای دەی ئەنی زۆر خۆشە تو کە سبەینێ دەستەوە خزمەتی خوای گەورە بە ڕۆکی گەشت بچی ئەوە ئەوەش لەکرەمە گەورەترین شتە لە دنیاە. کو بە کردار پێغەمبەری خوامان خۆش بێ ئەو شتانە چیە کە دەبی بیکەین؟ والله ئەو شتانە چیە دائما سەڵەواتی لەسەر لێ دەی لا إله إلا الله محمد سڵاواتە چێ سەر لێ بدە اللهم صل على سيدنا محمد اللهم صل على حبيبنا محمد اللهم صل على شفيعنا محمد اللهم صل على سعدنا محمد ئەمن ئەو چارەی پێکەوە دەڵێم لا إله إلا الله محمد رسول الله دەکەم پاشی نوێژێ. ئەتو ئەوت کو ناسیە کەسە کووە ئەو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسە کووە؟ پێغەمبەری خوای کاکە جان فەرموودە چێ دەڵێ سەحابەکان هەموو لە دەوری خڕبوونەوە گوتی ئەنگۆ ئەسحابی منن بەس گوتی قەومەک دێ نە ئەمنیان دیتە نە دەمناسن نە هیچ ئیمانیشان پێمەیە ئەوە برای منن ئەوانە ئێمە حالیان برای پێغەمبەر لەبەرەوەی نەمان دیتە صلی الله علیه وسلم بەڵام ئەو فەرموودەکەی خۆی وا دەڵێ ئەوانە برای منن لە ڕۆژی قیامەتی ئەوانەی کە منیان نەدیتە ئیمانیشان بە من هینە. ڕۆژانە خۆت فێری فەرمودەی نوێ دەکەی بزانی ئاشنابی بە فەرمودەی پێغەمبەر سۆندەی ڕۆیشتی مەمە حسبي الله لا إله إلا هو عليه توكل وهو رب العرش العظيم أو حفظ دخينم منا باقداني
لا إله إلا هو وحده لا شريك له وله الملك وله الحمد يحيي ويموت حي لا يموت وبيد الخير وهو على كل شيء قدير أوز خير أفضل دعاء باشان لا إله إلا الله إذا ئێستا ئەمە لەسەر ڕێبازی پێغەمبەری خوای دەڕۆین صلی الله عليه وسلم والله زهر كسا أو يخوي بەگشتی کۆمەلگا والله نازم زور كم يعني لۆکم بووە لۆ نازم كل تماحي دنيا مالي دنيا واي كرديا يعني لا مالي دنيا ولا بشري كرديا يعني دائما اجي الى ذكر خوي نميني اجي له شان نبي كلها هات مالي حرام بخوي ئەتوکە وەختانەی سلااواتی زۆر لێ دەدەی درت خۆش دەبی زور خوش دبي حسب فرحانية زور خوش دكم خاصة همشي ساعات باش يكوني ودو هل دسمو دور قاعد ميوزي دكم وذا ذكري خوي دكم هم ئاسوودەی خەولی دەکەی اسودي بس حزناكم باس بكم لبروي انشاءالله ئەوە دەبتە هاندانێک دەبەوەی خەرچیتکە چاو لێ بکە ممنون سلاس دكم والله سبينانش هم سبينان نيوز سبيني دكم باش نيوز سبينش عين ذكري خوي دكم عيني عشان سيزار شوان بس خوای گەورێت قبولکە ئینشاءالله آمين آمين لقل أمتي محمدي سلااو لێ مامە السلام ورحمة الله وبركاته بخير من یاخوا سەلامەت بی لا خواف منك يا ربي پێم برێ ڕۆژانە لەگە سلااو لێدان چۆنی چەندێک سلااوە لەسەر پێغەمبەری خوا لێ دەی صلی الله عليه سيدنا وسلم محمد وعلى آل سيدنا محمد هم بيان كهر دستم دور كاد نوجكي فرض أو ديكم باشي ودور كاد السنة باشي أو دعاء ساشة ديكم وصلوات لسه پیغمبر صلى الله عليه وسلم زوزار لده مدن أعظم بعدد باش ئەو کە دەبینم تەزبیحی زۆر ئاودی دەکەی بري لا إله إلا الله لا إله إلا الله سبحان الله استغفر الله وزه تأخير أواني ڕۆژانە زۆر سلااواتی لەسەر لێ دەی اللهم صل على سيدنا بري بري والله يزور يعني بحسابنا باشە چەندێک ئێمە شوێن ڕێبازی پێغەمبەر کەتینە صلی الله عليه وسلم چەندێک لەسەر پرۆگرامەکەی ئەو دەڕۆین ئێمە هەر دەرێن ئەومان خۆش دێ بەڵام لەسەر ڕێبازی و دەڕۆین ئێمە مانە بەرێ لەسەر ڕێبازی ئەو دەڕۆین بەڵام بەداخەوە ئەو چیرێکە ئێستا ئێمە تێدا دەژین ینی وەکو جاران محەبەتەکە نەمایە ئەو ڕۆشتن نەمایە کەم بوویتەوە لەبەرەوەی کە ئەمە ڕزقی حرام نەخۆت کە ڕزقی حرام چوە ناو معدە ئینسان وەکو برین ئینسان باغی دەبی لە خۆی ئەو شتانێت تقریبا لە بیر دەستەوە العیاذ بالله بەڵام ئینسان نابی وا بدەی بالعکس تو ئیتاعی خوا و پێغەمبەری خوا بکەی و بە ژێرەی قورئانەکە بڕۆی بەڕێوەدا باشە پێم برێ ئەگەر ڕۆژێک یان ئەگەر برین جارێک پێغەمبەری خوا دی صلی الله عليه وسلم چ شتێک زۆر میم و گرینگەلک نەتوو یان چ شکوایەک هەیە کە بەوی برێ پێی ڕابگەێنی ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار يا إلهي ولو خاتي أو بيغمر خوشويستي كا نازلت كذا خدا أو قرآن لسنة أو نازلت كذا رحم بيجبك وبمجبك داوا شفاعتیش لە پێغەمبەری خوا آمنا دەکەی بالله ويطعنا إليه إن شاء الله لە سلااواتە چی لێ بدا اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا لا تحملنا ما لا طاقة لنا كما عملتها على الذين واعف عنا وارحمنا أنت مولانا فانصرنا على قوم الكافرين بابزانم ڕۆژانە چەندێک سلااواتی لێ دەدەی چەندێک یادی پێغەمبەری خوا دەکەیەوە صلی الله عليه وسلم پێشەکی بەخێر بێ وڵی ئەم ڕۆژانە لێرە کاری پیشەمەزەوانەیە ئەوە تەزبیعاتی دەکەم یعنی ئەو تەزبیع بەس بۆ سلااو لێدای بەکاردێنی مستەمڕ ئەوە جە لە دەفرۆشێ زوش دەڕوە ئاوەی لە دەستە خۆمە دەفرۆشتێت ڕۆژانە سبەینان دێمە بازاڕی ئەتا نێوڕانێ بەس قورئانی دەخینم هەم بە عەرەبیەکەی و هەم تەفسیرەکەشی ئەتا نزیک مەلای بانگدانێ بەرێ لە پاش نێوڕانی دێمەوە مەسەلەن ئەو جارە بس تسبيعاتي ذكر مثلا سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اكبر باشە سلااواتی لێ دەدەی لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوود و گرنجەکەی چییە چۆن باس کراوە بەخۆی ئەوە خەزیێنەی قیامەتە ئەوە خەزیێنەی قیامەتە ئەتوو ئەگەر مەسەلەن ڕۆژانە تەسبیعاتت کرد و ستایشی خوای گەورەت کرد و سڵاوەت لێدا خۆشەویستی صلی الله عليه وسلم ئەوە بەخۆی خەزیێنەکە دابینی دەکەی لە بۆ قیامەتی چونکی ئەگەر تو تەسبیعات و ستایشی خوای گەورە نەکەی کاتە بەدەست بەتاری دەگەڕەویست پێ نییە ئەو جامە لێرەوە مەسەلەن ئەمە گرنجمان بۆی داکە ئیسلامین ئیسلام بەخۆی بۆ جوانە کە تەسبیعاتی بکە نوێژ بکە ئەگە بزانێ قورئان بخینی ئەگە نەزانێ خۆی فێرکات تۆوە خوای گەورە هەموو کەس دەگە مەرانبی فێر دەبی وە تەسبیعاتیش هەموو کەس دەتوانی بکە
باشە ئەتوو کە ئەوەندە سلااواتی لێ بدەی حتمما حەزیش دەکەی پێغەمبەری خوای ببینی صلی الله عليه وسلم وایە بە تەکید دەشی بینی و بینراشە خۆشەوی صلی الله عليه وسلم بۆ خۆی ئەو کەسانەی کە مەسەلەن زۆر سەلاوەتی لەسەر لێ دەدەن و بە تەکید دایان بینی. باشە ئەگەر بیبینی چی پێ دەرەی؟ وڵای ئەگەر شتێک زۆر مهمە کە پێی بدەیت بە خۆی دڵت پێ خۆش دەبی ئەمن کە دیتم لە ئاسمان دیتیتم ئەنی لە خەودا بە خەون لە ئاسمان دیتم بەڵام ئەو کاتێک کە دیتم دوو جار سێ جار دیتیتم ئەو کاتێ نەخۆش بوو ینی جارێکیان مەسەلەن لەگە کردی نانە ئەوها بەس دیتم ئەوها دیتم بەس دیتم بەڵام ئەو کاتی وەکو ئێستا زۆر تەزبێ ئاسوستاشی نەم دەکردێنە بەڕاستی ینی ئەوانە بۆکو ئێستا نەبوو ئەوەی کە باز دەکەمەوە سێزدە چاردە سات پێش ئێستایە بەڵام لە پاشی دیتنی ئەوی لە پاشی ئەو نەخۆشی و حملیات و ئەوانە بەڕاستی لە ئەولایەنم هەلبژات کە مەسەلەن زۆر تەسبیحاتی بکەم قورئانی بخوێنم نوێژان زۆر بکەم زۆر ذکری خوای بکەم مەسەلەن زۆر سەلاوات خۆشەویستی لێ دەم صلی الله عليه وسلم کە مەسەلەن بەوەی دلم پێ خۆش دەبێت. من دەمەوێت ئەو پرسیارەم دووبارە بکەمەوە دەمەوێت بزانم قسەی تو چیە ئەگەر بیبینی ئەگەر دیتت تشتێک زۆر مهمە کە پێی بدەیت پێی ڕابگەینی وڵای فریا ئومەتەکەی بکەوی فریای ئومەتەی بکەوی لەبەرەوەی ئومەتی محەممەدی صلی الله عليه وسلم ئومەتەکە لەناو هەموو ئومەتێک دیارە و پێشەنگە و پێشی هەموو ئومەتەکیش دەستە بەهەشتێ و پێشی هەموو ئومەتەش حسابی لەگە دەکرێت ینی ئەقو ئیساب لەوەیە و یعنی ئومەتی محەممەدی صلی الله عليه وسلم هەندێکی لە خەتی لایدایە و پێویستە بە خۆیاندا بگەڕێنەوە مەسەلەن یعنی دەبینی وەکو خۆی نوێژ ناکا درۆی دەکا زینای دەکا مەشروبی دەخوا مەسەلەن تو بەخۆی بە دەستی خۆی ماری خۆی وێران دەکا مەسەلەن خراپەی دەکا چاوی لە باشەی نات چونچە تۆگەر بەردەکرد لە ڕێژی هەرگرت فڕێدا ئەتوو بزانە ئەوە چاکەکەت کرد باشەقەت چاکەکەت کردیە بۆ نمەبرێ ئەو لە بە خۆشەویستی پێغەمبەری کردیتم یان کەسە کاتی ئێرە فێر لێ نەکردی برێ لە بە خۆشەویستی پێغەمبەری صلی الله عليه وسلم فێرم لێ نەکردیا صلی الله عليه وسلم بە تەکید بخۆم فێر لە خەڵکی ناکەم هەر کەس بەخۆم هەر کەسێک بێتەکنە من تەزبیح ئەەکەم لێ بکڕی دەتوانم فێری بکەم و دەتوانم فێری لێ نەکەم فێرەکەی لێ ناکەم من لەبەرەوەی لەخوا دەترسم چونکی ئەگەر فێری لێ بکەم ئەگەر فێری لێ بکەم فێرم لە خۆم کردیا ئەگەر فێری لێ بکەم فێرەکەم لە خۆم کردیا دوای فێرکردن ئینسان زۆر ئاسانە ئەوجا ئەو میلەت من ئەوەیە ئەوانە لەبەر خۆشەویستی پێغەمبەریان باشە چۆن بتوانین دەست بە پەیامەکەی پێغەمبەری خوا بگرین صلی الله عليه وسلم ئەمە بەخۆی کە چۆن بتوانین دەست بە پەیامەوە بگرین مەسەلەن ئەوە جار نوێژەکان بە باشی ئەنجام بدەین زیکرەکان بە باشی بکەین ڕۆژانە مەسەلەن هەر هیچ نەبی هەموو مرۆڤ وێران دەکەی بە تەکید هەمووی دەکەم بەڵێ دەخوێنم و هەموو نوێژەکانش بە جەماعەت دەکەم إلا ینی لا سامح الله ئەگەر ئی مەغریبێ مەسەلەن لێرانە لە مزگەفتی ئاو نەبی سبێنانیشکەدەی بسم الله دەکەی باوە هەرەوە لەگەر هیچ زانیە بسم الله دەکەم قەناعەتیشم بەوەی هەیە کە خودای گەورە لۆ منی دانایە دای پۆشم هەڵی بدەمەوە دابنێم داننێم بێمنێم قەناعەتم بەوەی هەیە ئەوەی خوای گەورە لۆ منی دانابێ ئەو ڕەدەمداتی ئەگەر لۆ یەک دقەی مابی دەمداتی وها داوا لە هەموو بسرمانەشی دەکەم ئەوانەیە کە بێ قەناعەتن قەناعەتیان هەبی لەبەروی خودای گەورە حەقی هەموو مرۆڤەچیدایە حەقی هەموو ئینسانەچیدایە حەقی هەموو گیان لەبەرەچیدایە ئێستا ئەو بارانانە کە دەباری هەبەشی مەی تێدا نیە بەشی تێریتواری تێدا بەشی حیوانی تێدا یانی ئەوە حەقیقیە بەخوای گەورە ئەگەر ڕزقێک ئەگەر جیتوانی یەکێک ئەگەر خواردنێک خۆراکێک لە بۆ هەر مرۆڤەچیدای نابی ئیلا دەیداتی حتممە دەیداتی بەڵام دەبێ قەناعەتیابی ینی نابی بە قەناعەتبی بەداک و بابەوە بە قوربانی بم بە مار و مندار و مار و سامانەوە ڕعم بە قوربانت بیا رەسوول الله زۆر خۆش دێ ئارێ وەڵڵا بە قوربانی بم صلی الله باشە ئەگەر بیبینی چی پێ دەرەی ئەگە بیبینم چی پێ برم باشە ئەتوو چ لە دریەکە پێی برێیت وەڵڵای چی پێ برم دەرم سەفاعاتم لۆ بکە باتە بەهەشتێ ئارێ وەڵڵای لەو دنیای چەند دەست بە ڕێبازیوی دەگریت چەند لەسەر دینەکەوی دەڕۆی وەڵڵای هەتا لە توانام دابی ئینشاءالله ڕۆژانە بەردەوام سڵاواتی بۆ دەنێری خوا دەزانانی ئەزانم ئێستا پێت برم دەکا ڕیایی خوا دەزانانی مە بەسم لە ئەوەی نیەکە لە بۆ ڕیایبی دەمە وەکو هادانەڕێز بەخوای برەی بەڕێز ئەمن ئێستا وا برم دەکا ڕیایی وەنارم بەس بە قوربانی بم زۆری دەنێری
وەنارێمە من وەنارێمارێ وڵی ئەوەی سەراوە لەسەر پێغەمبەری لێنە دە بەشەر نییە و ئیسلامیش نییە ئیسلامیش نییە ئارێ وڵڵە کە ناویمان جێرە بوو دەبی سڵاواتی لەسەر لێ بدەین ئارێ وڵڵە اللهم صل على سيدنا اللهم صل على سيدنا ئەو هەموو لە خۆشەویستیە ئینشاءڵڵە دەیبینی ئینشاءڵڵە شەفاعەتشی لێ دەکا آمين آمين بقربانك يا رسول الله أرى والله أوي زوو دڵت پڕ بوو بخوي قال خوش يستيمنا قال خوش يستيمنا أرى والله بیزا لە خەوێ دیتیتت وناري والله بعزناكم کەسێکی کوو بوو والله بعزناكم بمار من دار ومار سامانوا ورعم بقربان يا رسول الله هەر کەسێک ناوی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم گوێ بیست بێ و بە ئەنقەس سڵاواتی لەسەر لێ نەدات ئەوە تووشی کارەسات و ناخۆشی دەبێت لە کۆتاییدا دەڵێم ئێوەش سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێ بدەن صلی الله عليه وسلم تاتەوەرێکی دیکە هەمووتان سپاردەی خوا دەکەم خواتان لەگەڵ